لە ئەمریکاوە گفتوگۆکەی لەگەڵ زۆر بەڕێزکە گەردێنوەر خوێندکاری دکتۆرایە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا، توێژەری سیاسیە، ڕۆژنامەنووسە، ورد و چالاکە لەم بوارەدا متابعی زۆر وردی هەیە. گفتوگۆی لەگەڵدا دەکەین، باسی جەنگەکە دەکەین لە ڕوانگەی سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. ئایا شتێکەیە بەنای سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە سەردەمی دۆناڵد ترامپدا، یا دۆناڵد ترامپ هەموو بڕیارەکان دەدا، هەموو شتێک یەکلا دەکاتەوە و ئەوانی دیکە ڕۆبیۆ کە وەزیری دەرەوەی ئەمریکایە، هیکس کە وەزیری جەنگە، جێدی ڤانس کە جێگرێتی، ئەمانە هەموو ئەشەدوبیلای بۆ دەکەن. گفتوگوی ئەم پرس و باس و بابەتانە دەکەینەوەی پێوەست بێ بە جەنگەکەوە لەگەڵ کاک هەردی ئەنوەر گفتوگۆ دەکەین. کاگەردی سڵاوت لێ بێم، کاتت باش، سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان، سپاس دەکەم کە بەشداریت کرد لەگەڵمان. کاگەردی بە خوێندنەوەی تۆ بۆ ئەم هەژدە ڕۆژەی جەنگەکەەوە، پێمان ناوەتە هەژدامین ڕۆژ لای ئێمە، لای هێشتا حەڤدەیە لە ئەمریکا، لە ئەرزی واقعدا چیمان پێ دەڵێ؟ ئەمریکا ئامانجەکانی بەدی هاتووە؟ بەڵێ سڵاوتان لێبێ کاک ڕانکۆ، سپاس بۆم دەرفەتە. ڕاستیە ئامانجی هەرێک لە ئیسرائیل و ئەمریکا و ئێران جیاوازە لە ئێسایە. توانین بڵێن لەبەرەوەی قۆناغی یەکەم پلانی ئەی تێپەڕی لە ئێسایە ئامانجەکان تەقریبەن ئەوانجی گۆڕانکاریان بەسەر هاتووە. ئەوەی کەواکە لە دۆخەکە سەخت بێت تێگەیشتن لەوەی کە ئامانجەکان چیە، لەبەرەوە یەک ئامانج نییە بۆ هەرسێلایەن. ئەگەر بڵێن لە ئێسایە ئامانجی ئەمریکا جگە لە بردنەوە هەر شتێکی تر بێ بە ئامانجەکەی نەگەشتووە، یاخود جگە لەوەی کە وەکو دۆناڵد ترامپ باسیەکە دەستبەردابوونی تەسلیم بوونی ڕەهای ئێران نەبێ، هیچ شتێک بە براوەبوون بۆ ئەمریکا هەژمار ناکرێت و لە بەرامبەر مانەوە بۆ ئێران بە بردنەوە حساب بکرێت و بۆ ئیسرائیل هەڵەشاندنەوەی ڕژێم و گۆڕانکاری لە ڕژێمە مەسەرەن براوەبوون بۆ ئیسرائیل ئەوە ماناکێتی. بۆیە تێگەیشتن لەوەشی کە ئامانجانە چۆنن و لەسەر چه ئاستێک هەر لایەک لەم سێ تەرەفە ئەوێ پێی بگا، وای کردووە کە ئەم قۆناغە تاڵ کاتە قۆناغێکی سەخت. هەر ئەم ناڕوونیەش کە لە ئەم گەیشتن بە ئامانجانە وای کردووە بۆ هەرێکێک لەم وڵاتانە کاریان سەختتر بێ و پلانی جیاوازتریان پێویست بێ، بە تایبەت بۆ ئەمریکا کە قۆناغی پلانی ئەی تێپەڕیوە لەم قۆناغا ئێستا بۆ گەیشتن بە ئامانجانەی کەنەوێت، بە تایبەت کە دۆناڵد ترامپ دیعای بۆکە زۆر سەختە لە ڕووی کۆمەڵێک دەمپەڕ و لێگری ناوخۆییە بێتەوە، لە سەراستی دەرەوەش ڕووی کۆمەڵێک گلەیی و ناڕزایی بۆتەوە لە سەراستی ئەوروپا لە وڵاتانی وڵاتانی ئەندامی ناتۆ و وڵاتانی ناو ئەو ڕێکەوتنە استراتیژی و اقتصادیانەی کە هەیەی لە ئاسیاشە. بۆیە بوونەوە لە ئامانجەکان ڕەنگە سەخت بێت تا ئێسێش دەگەرم وەڵام بێ بۆ بەڕێزم. باشە، کاگەردیایە ئەمریکا کەوتە دوای هەنگاوەکانی ئیسرائیل یان نا؟ ئەمریکاش ئامانجی ڕوونی خۆیە بۆ هەندێک دەڵێن یعنی ئامانجێکی ڕوونمان نەبینیوە، وەکو یعنی ئەم قسەیە تەنها لەسەر ئاستی وەکو دەڵێت چاودێرانی سیاسی نەماوەتەوە، تەنانەت سەرۆکی فەرەنسا ماکرۆن لە کۆبوونەوەی هەفتەی پێشوودا ینی کاتێک جێحەوت کۆبوونەوە دەڵێ هەستمان نەکرا، ینی ئامانجی ئەمریکا لەم جەنگە ڕوون بێ بەلای ئەمریکا خۆشەوە، ینی بە کوردەکەی دەڵێمە تێنەگەیشتین کە ئامانجەکە بە دیاریکراوی چییە. ئایا ئەمریکا و ئیسرائیل دوو ئامانجی جیاوازیان هەیە؟ بەڕاستیە ئەوە ورد و دقیقە ئەوە پرسیاوە وەڵامەکە یاخودەوە و تێگەیشتنە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئەم جەنگە یاخود بۆ باشکردنی یاخود بۆ سوود وەرگرتن لە توانای اقتصادی و ئەمنی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕەنگە لەم قۆناغە پێویستی بەم شەڕە نەکردا بە هێز، کە ئەمە مەترسیانە تازە نین. بەرژەوەندەکانی ئەمریکا لەو ناوچانەی کە ئێران مەترسی بۆ دروست کردووە بابەتێکی تازە نییە، ویان توانی مامەڵەی لەگەڵا بکەن و لە قۆناغەکانی ڕابردووە مامەڵەیان لەگەڵم دۆخا کردووە. بۆ ئەمریکا ئەو بەرژەوەندیانەی هەیەی یاخود ئەو مەترسیانەی کە لەسەرەتی ئەمریکا لەسەر ئاستی سیاسی دەرەوە چەند خطابێکی زۆر ڕوونی هەیە، کۆمەڵێک پیلەری چەند چۆنەڵی نەگۆڕێکی هەیە کە ئیشی لەسەرەکا کە ئامادەیە جەنگی لە پێناوە بکە، کە ئامادەیە ڕێکوتنی لە پێناوە بکە. یەکەوەی کە هیچ شتێکی ڕێگریەک وا نەکا کە بەرژەوەندی لەسەر ئەمنیەتی ئەمریکا لە دەرەوە دروست بکە و بەرژەوەندیە ئابووری و اقتصادیەکانی ئەمریکا نەخلێتە مەترسیەوە و هیچ شتێک ڕێگری نەکات لە ئەمریکا کە سوپەر پاوەر بمێنێتەوە یا دەسەڵاتێکی باڵا بمێنێتەوە.
ئێران لەم قۆناغی پێشجەنگا هیچ کانێتێک لەمانەی نەبوو کە بۆ شێوە ڕاستەوخۆیی کاریگەری هەبێ وردە مەترسیەکانی زیاییە کرد بەڵامەکرا لە چوارچێوەی تێگەشتن و ئیتفاقیە ئەم مەترسیانە کەم بکرێتەوە یاخود قۆناغێکی نوێ دەست پێ بکرێن. ئێمە پێش جەنگەکە سێ ڕیپۆرتی گەورەمان گرنگمان هەبوو کە ئەمریکا وەکو معلومەیەک ئیشی لەسەرکردن بۆی بزانێت لە چ قۆناغێکایە لە ڕوبەڕووبوونەوە بەرامبەر بە مەترسیەکانی ئێران. یەکێک لەو راپۆرتانە راپۆرتی دەستگای ئاگری نیشتیمانی ئەمریکی بوو کە ئێستا و دەستگایە تا ڕاتێک بێدن کراوە هەر لە ئەعلامی ئەمریکیشان ناخۆی ئەمریکاشە خۆی و سەرۆکی ئەو دەستگایە تا ڕادێکی زۆر کەم کراونەوە لە دوانیان لێوەرناگیرەوەشەوە بوو کە ریپۆرتێکیاندا بە کۆشکی سپیتیا باسییان لەوە کرد کە ئێران لەم قۆناغە هیچ جۆرە مەترسیەکی نییە کە لە ڕووی فیزیکیەوە لە ڕووی جەنگەوە بتوانێت بگاتە ناوخۆی و بە هاوبەشی لەگەڵ CIA ریپۆرتێکی تریاندا بە کۆشکی سپیش قسە بوو لەسەرەوەی کە ئەگەر ڕژێمیش بوو بۆڕین پلانی ئەی بوو هیچ بەشاڕوونیەک نییە کە لە دوای ئەمان کەسێکی کەسانێک تر نیانە سەرحکوم کە لەمانەیە ئێستا خراپتر بن. ئەمە قۆناغی دووەم. قۆناغی سێم یا ریپۆرتی سێم کە ئەمریکا هەی بوو کە وای ڕەنگە پێویستی نەکردن ئەم جەنگە بکاویش لێدوانی وەزیری دەرەوە مارکۆ ڕۆبیۆ خۆی باس لەوە کە ئێمە بەنیاز نەبووین ئەم جەنگە بکەین بەڵام لە دوا ساتەکانە ئیسرائیل باسییان ئیسرائیلەکان پێیان کردن کە ئێمە پەلامارە دێن بۆیە ئێمەش مەجبور بووین کە دانەبڕێن لەو هەماهەنگێکی هەمانە لەگەڵ ئیسرائیلەکە ئەمە جۆرێک لە ناکۆکیشی ئێستا لە ناوەندی سیاسی و ئەعلامی لە بینی ئەمریکا و پۆشتی سپی و ئیسرائیلیش دروست کردووە کە پێیان وایە ئەمانە تۆمەتە و ئەمریکا خۆی ئامادەیە ئەم جەنگەی هەبووە. بۆیە بەڕاستی ئەکرا ئەمریکا بەچەکانی خۆی بگا بە کەمترین مەصرف و کەمترین زیان لە ئێستایە کە دۆخەکە گەشتۆتە قۆناغی هەفتەی سێمەوە و کاریگەریەکانی ئەم جەنگەوە بۆی بینین نەک ئەمریکا کۆی ناوچەکەی گرتووەتەوە و زەرور زیانانەی کە دروست بووە لە وڵاتانی جیتی لە وڵاتانی بۆ بکەندا باڵێن کە ڕاستە و خۆ ئەمان کاریگەری اقتصادی ئەمریکی هەیە هەر ئێستا لەکەوتەکانی دیاری یعنی دەرکەوتووە لە ناوخۆی ئەمریکا و خراپبوونی ئەو پەیوەندی ئەمریکا لەگەڵ وڵاتانی ئەوروپا و لەگەڵ بەشێکی زۆر لە هاوپەیمانەکانی کە دوجار ئەم تێکچوونی پەیوەندیانە و خراپبوونی بازاڕە ڕەنگە وڵاتانێکی کوچین لەم قۆناغا وڵاتانێکی کوچین وەکو رووسیا سوء استفادەی لێ بکەن و بە جۆرێک لە جۆرەکان وەکۆڵی هەم ئیسفادە لە شەڕەکە بکەن هەم ئیسفادە لە تێکچوونی ئەم بابەتە اقتصادیش بکەن بۆی جارێکی تر بتوانن کلێنانە پڕکەنەوە لە اقتصادی عالەمی. باشە کاگەردی بە کوشتنی عەلی لاریجانی و ژمارێکی زۆر لە فەرماندەی باڵا لە ئێران پێدوانی قۆناغی جەنگەکەی تر دەچێتە قۆناغێکی دیکەوە بۆ پێیکە لاریجانی ئێستا لە ئەرزی واقعیەدام چەند ڕۆژە لە غیابی ڕابەردا ئیدارەی دۆخەکەی دەدا ئیدارەی سوپای پاسدارانی دەدا یعنی دۆخەکە گۆڕانی بەسەردادێ ئیتر هەنگاوێک نامێنێ بۆ سوپای پاسداران پاشەکشەی لێ بکە ئەمە بەدیوێکدا بەدیوێکی دیکەشدا ینی دەبێ خۆ بەدەستەوە بدا ینی فەرماندەیەکی وەها نەماوە شخصیەتێکی وەها دیار نەماوە کە کاریگەری هەبێ و ڕۆڵی هەبێ و گوێی لێ بگیرێ لەلایەن باڵە جیاوازەکانی ئێرانەوە. بەڕاستیا ڕەنگە ئەمە کاریگەری هەبێ بە دڵنیاییەوە بەڵام ئێمە دڵنیا نین کە ئایا کەسی تر هەیە لە دوای ئامادەکرابێ یان دەچووکە ڕۆی لاریجانیش لە دوای کوشتنی یاخود لە ناوچوونی ڕابەرەوە تا ڕادێک بۆ شێوە ئەگیران پێشترەویش کاریگەری نەبوو ئێمە نازانین کە کەسی تر ئامادەکراوە نەکراوە بەڵام بۆکەی کە لە سەرەتای جەنگەکەوان باسییان لەوە کرد بۆ هەر پۆزیشنێک بۆ هەر پۆستێکی گەورە چەند کەسێک و چەند کاندیدێکیان هەیە و جۆرێک لە تەوزیعاتی مەسئولیەتیان لەناو خۆیان ناکردووە لە ئێستا کە تا ڕادەیەک سلکە سەربازیەکان و سلکە دیبلۆماسیەکان و سەرکردایەتەکان بە جۆرێک خۆیان بەڕێوە ئەبن کە زۆر ڕەتیان پێکەوە نەبێت بۆەوەی کە سەرکردی لە ناوچوو کاریگەری لەسەر خۆی بەشەکانی تر سەکتەرەکانی تری ناو توانای ئێرانی هەبێت لە ئێسایە بەڵام کاکڕانکۆ قسەکە لەوایە ئێستا ئەمریکا ئێران جەنگی بردەوە ناکات و ئێران چاوەڕێی باجدان هەیە و بێگومان بە دڵنیاییەوە ناتوانێت ومەسی گەورە بێ بۆ سەر ئەمریکا ڕاستەخۆیی جەنگی ئێران جەنگی مانەوەی ئەم هەیکەلیە کە ناوی ڕژێمی جمهوری ئیسلامی ئێرانە بۆیە بە هەر باجێک بێ ئەمانەوەی ئەم چوارچێوادن ئەوەی کە گرنگە بەتەستێک گەورەی کە لەسەر ئێران هەبووە گەورەتر لە کوشتنی سەکردەکانی ئەو بوو کە لە ناوخوا شتێک بکرێت ئەو بوو کە کۆنتڕۆلی ناوخۆ سنوورەکانیان پێکرێت ئەو قۆناغیان تێپەڕاکۆ
ئەم مەترسیە تا ڕادەیەک لەسەر ئێران نەماوەتەوە مەترسی هێنانی جەنگی دروستبوونی جەنگی پیادە و هێنانی سەربازی پیادە بۆ ناو وڵاتەکە تا ڕادەیەک دوورە لە واقعەوە لەگەڵ دۆخێکە لە ئێستا بسەرێ بۆیە بۆوان ئەگەر تاکە ڕیسک لە سەریانەوە بێ کە سەرکردەکانیان لە ناوەچێت پێ ئەچێت پلانی بی و سی و دییان هەبێ بۆ ئەم بابەتە بە دڵنیاییەوە بەلاوازتر بە کەسانی کەمتر کاریگەرتر بەڵام وەکوتم ئەم جەنگە بۆ ئێران جەنگی مانەوەیە و مانەوە بەمانای بردنەوەیە دومانەی بەمانای تا ڕادێک دۆڕانی تەرەفی بەرامبەریت لەبەرەوەی ئەوان تێگەشتوە بەم شێوە ناتوانێت بەردەوامی هەبێ لە ئەمریکا ناڕزایەکی زۆر دروست بووە و قۆناغی نوێ پێویستی بە ڕێپێدانی زیاترێ داخلاتی کۆنگرێس هەیە ئیسرائیل وڵاتێکی بچووک کە ئاچڕی دانیشتوانەکەی بە جۆرێکە 400 کەس لە کیلۆمەتێکی چوارگۆشە ئاژی بۆی ئەم بەرگی ئەم هەموو ساڵ و ئەم ئارامیە ناگرێت توانای موشکی ئێران توانای درۆنی ئێران تا ئێسش نەزانراوە گەروی هورمز ناتوانێت بەم شێوە دابخرێ ئەوەی ئێستا بابلمەندەبیشی چوەتە سەر کە لە ساڵ 10 بۆ 15 کۆی بازرگانی شیعانی تقریبان لەو گەروای تریانەوە بچۆکە رووسیەکان بە تەنبەنیازن ئەوێت دابخەن وێ جیهان بەرگی ئەمە ناگرێ لە پێناو شوورە قۆناغێکی ترەوە ڕەنگە پێویست نەکات باجە بدرێت لە پێناو بۆیە شتێک پێیان وایە کە ڕەنگە لە هەفتەی داهاتووە بەلای کەمەوە لە 2 هەفتەی ترا ئەمریکا ئەگەر تاکڕەوانش بوو بێ تاکلایانانش بوو بێ لەسەر کۆتایهێنان و بردنەوەی جەنگەکە بکە ئێستش قسەیەک هەیە لەسەرەوەی کە دیبلۆماتی چینی کاریان پێسیان کردووە بۆی کە جۆرێک لە نێوەندگیری دروست بکەن بە دڵنیاییەوە نێوەندگیری چین لەم قۆناغا لە نێوەندگیری هەموو تەرەفەکانی تر گرنگترە هەم بۆ ئەمریکا هەم بۆ ئێرانیش کە توانین بڵێن ئەمریکا پێویستی بە چین بۆی بتوانێت کە لەنانی کە دروست بۆ ناوچەکە پڕی کاتەوە لە ڕووی اقتصادی بە ڕووی ئەو لاسەنگی لە ڕووی اقتصادی و دروستە بێ ناوچەکە و هەمیش ئێران تا ڕادەیەک سیکێکی زۆری بە چین هەیە نێوەندگیریەکە بکە بەراورد بە وڵاتانی ئەو وڵاتانی یاپێمانی باشە تیاگەردی ئەنی بڕوا دوایە دۆخەکە بایەوەی تێدا مابوو بێتەوە میانی ماوەتەوە هێشتا بۆی کە ئێران ئەم یاریانە بکە جۆرێک لە ڕێککەوتن بکە سازش بکە ینی ئیسرائیلی دەگەڕێ بە سازش و بەمانەوەی بارشێوەیەک لەم شێوازە ینی دەڵێن دەرفەتێکی یاڵتونی بۆ هاتۆتە بەردەست دەیەوێ ئەو دوژمنە ئەزەلیەی خۆی کە ئیسرائیل بە دوژمنی خۆی دەزانێت لە ناوی بەرێ کۆتایی پێبێنێ ئیتر بۆ دەست لە جەنگەکە هەڵبگرێت تا کۆتایی پێێنێ کە ئەوەندەی نەماوە خۆی کۆتایی هێنانی ئێران بەتەنیا بە توانای ئیسرائیل ناکرێت بە ڕاستیان ئەمە زۆر ڕوونە کە ئیسرائیل بە تەنیا توانایەوەی نیە کە کۆتایی بەڕژێمی ئێرانی بێنێت وە تاقی کراوەتەوە جەنگی ڕۆژە و لە ئێسێشە بۆ کۆتاییهێنان پێویستی بە ئەمریکایە ئایا ئەمریکا تاکەی ئامادەیە لەم جەنگا بمێنێتەوە و تا چه ئاستێک ئەوێ پوڵ بێتەوە لە لەم جەنگا وەکو وتم ینی هەر قۆناغێکی تر هەر هەنگاوێکی تر کە ئێساوە بۆ 14 میلیارد دلار باس لەوەکەن کە ئێستا بۆ بە نوکتەیەک لە ناودەناوی سیاسی ئەمریکا کە قسە لەسەرەوەی ئەڵێن ئێمە 7 تریلیۆن دلارمان لە ئەفغانستانە سەرف کرد تالیبانمان گۆڕی بە تالیبان و لە ئێرانیش 14 میلیارد دلارمان سەرف کردووە ڕابەرێکی کۆمان لا برد ئەپگرێدمان کرد ڕابەرێکی نوێمان هێناوە ئەمریکاوا دەڵێن بەڵێ لە ئێساواڵێ تا ئێستا ئێمە 14 میلیارد سەرف کردووە 15 میلیارد سەرف کردووە و 14 سەربازی ئەمریکی گیان لە دەستداوە تاکە گۆڕانکاری کە دروستمان کردووە تا ڕادەیەک ئەوەیە کە ڕابەرێکی پیرمان لا بردووە ڕابەرێکی گەنجمان بۆیە ئەمریکی لەو تێگەشتون کە جەنگی دوورمەودا و ئەم جۆرە جەنگان ڕۆژەڵاتی ناوەڕاستە لە بەرژەوەندی ئەمریکانیە چونکە ئەمریکا خۆی سە کۆمەڵە قەیرانیان خۆی پوڵیە هەفتەی ڕابردوو بوو وەزیری ناوخۆ دەرکرا لەسەر کارەکەی و ئێستا قسە ئەکەین حالیان ئەو ئەفسەرانەی کە دەستیان هەبووە لە دەستنی جەنگەکەوە ئەو موشەکەی کەنراوە بە قوتابخانەکە و مناڵانی کە لە ئێران لە قوتابخانە گیانیان دەستداوە ئێستا لێکۆڵینەوەی لەسەرمان لەبەرەوەی ئەمریکا جۆرێک لە مؤسساتی هەیە تا ڕادەیەک بابەتی پرسی دیموکراسی و مافی مرۆڤ هێشتا لە ئەنگری خۆی هەیە هێشتا لە ڕۆ قانونیەکەەوە قسە لەسەرەکرێت بۆیە تا بێت سەختترە بێ لە ناوخۆشە و لەسەر ئاسی دێرەوەش بە دڵنیاییەوە بەڕووی قەیرانی زیاترە بنەوەکە سەربازی بۆ ناوچەکە باشە کاگەردی ئەکرێ بڵێن ئەمریکا هێشتا موسساتی بڕیار دەدا موسساتی بیر دەکاتەوە موسساتی استراتیژی خۆی دادەڕێژێ چونکەوەی ئێمە دەیبینین هەر دۆناڵد ترامپە ینی تویت دەکا و دەڵێ جەنگم ڕاگەیان تویت دەکا و دەڵێ فلان کار دەکەین تویت دەکا و دەڵێ سەربازە نێرم دەڵێ ناینێرم
ئێستا ژێر چاوەڕێەوەین بە تویتێک جەنگەکە بڵێت ڕاوەستە. خۆی کاکرانکۆ دوو بابەت هەیە لەم بابەتە، ینی لە پرسی سیاسەتی دەرەوە جۆر فاکتەر هەیە کە کاریگەریان مەسەلە مدۆخە دروستە. یەکیان ئەو پەیوەندیانەیە کە لە نێوان وڵاتانی دنیا هەیە، ئەوەی کە باس لە اتفاقی بینی وڵاتانە کرێ، مەسەلەن ئەو کۆیە و پرسەی کە وڵاتانی دنیا لە دوای جەنگی جیهانی دووەمەوە کە جۆرێک لە ئەوەی کە پێوترێ وۆرڵد ئۆردەر یا سیستەمی نظامی جیهانی دروست کراوە، ڕێکەوتون لەسەری وڵاتانە چی شتێک ڕێگە پێدراوە، چی شتێک ڕێگە پێ نەدراوە، کامەجێ بێتەوە ناو یاسای نێودەوڵەتی یا کامەجێ نابێتەوە. تەمان یاسای نێودەوڵەتی وەرسی اقتصادی شەمانە قسێکی باو هەیەڵێت جۆرێکە لە خەیاڵ ئێمە ڕێکەوتوین لەسەر یەکینا هیچ گەرنتیەک نییە بۆ یەکێک لە وڵاتانە سەرپێچی ئەم یاسا نێودەوڵەتیانە بکە دەستگایەکی ئەمنی هەبێ، دەستگایەکی تەنفیزی هەبێ بڕوا ئیدارە ینی ئیجرات لەگەڵ وڵاتە بکە. ئێمە زانین بۆ نمونە نەتەنیاهۆ ئەمری بالقەبزی بۆ دەرچووە و تاوانکاری جەنگ دروست کراوە، بەڵام زۆربەی وڵاتان ئێستش باوشی بۆ کرێتەوە سەردان دەکات. مەسەلەن ئەوە تێستێک بوو کاتێکە رووسیا پەرلەمانی ئۆکرانیادا کوی وڵاتانەی کە یان وابوو کە نابێت جۆرێک لە جەنگ لەم شێوە دروست بێ و دروست بۆ کەسێک توانی هیچ مامەڵێک لەگەڵ دۆخەکە بکە. ئەمە وای کرد بۆ نمونە ئێستا حالیان کە قسە ئەکەی چین زیاتر لە 2000 کەشتی جەنگی خۆی بردۆت ئاوەکانی تایوان کە گومانی زۆرەکە لە ماوەیەکی کەمە ئەوش پەلاماری ئەو شوێنە بدات، چونکە تێگەیشتون لەوەی کە سیستەمە جیهانیەی کە دروست کراوە دوای جەنگی جیهانی دووەم تا ڕادێک شکاوە، تا ڕادێک گۆڵەی توانای ئەوەی نییە خۆی بپارێزێ. داناڵد ترامپیش ڕەنگە ئێستا لەم قۆناغا بیەوێت تێستی ئەم سیستەمە بکات، چونکە ئەڵێ بۆ هەمویان چۆتە سەر بۆ لەسەر ئاسە نێودەوڵەتی، بەڵام لەسەر ئاستی خۆی تا ڕادێک سەختترە بۆی بۆ پێی کە ئەمریکا بەردەوام هەڵبژاردننی ئێستا مانگی 11 ئەم ساڵ جارتێک دەکرێتەوە بۆ کۆنگرس. ئەگەر کۆنگرس زۆرینی بچێتەوە لای دیموکراتەکان ئەوە کاتە بەڕاستی دۆخی دۆناڵد ترامپ و کۆماریەکان زۆر سەختە بێەوە ناتوان بەم ڕەحاییە مامەڵە بە تواناوی بخوانەوە بکەن. سەرۆکی ئەمریکا و سەرۆکی هێزەچەکدارەکان توانایەکی مەحدودی هەیە لەوەی کە سوپا بەکار بهێنێ بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکان، بەڵام ئەمە جۆرێک لە تەکویلە بۆ ئەو بەشە لە دەستوری ئەمریکی کە ئەکرێت لە ئەگەری زۆرینەی دیموکراتەکانە تەویلەکە بە شێوەیەکی تر لێ بکەنەوە و سەرۆک تۆپار بکەن بۆی کە زیادە ڕێوی لە دەسەڵاتی دەستوری خۆیان کردووە. لەبەرەوە بەڵێ لەخوا تا ڕادێک مؤسسات ماوە و ڕۆڵی هەیە و ئەتوانێت دەوری هەبێت لە ئەوەی کە ئەمریکا لەسەر ئاستی دەرەوە لە ناوخۆ چ جۆرە بڕیارەکەدا، بەڵام لەسەر ئاستە جیهانیەکە ئەم سیستەمە بەڕاستی کۆن بووە و ڕێز لە گیراو نییە تا ڕادێک دیسان دەرفەتی دروست بوو بۆ هەندێک وڵات کە سەرپێشی ئەم سیستەمە جیهانیانە بکەن. باشە کاگەردی لە سەرەتا قسەکان تەکەمێک باس لەوە کردوتە دۆناڵد ترامپ ڕوبەڕووی ڕەخنە بۆتەوە. ئایا ڕەخنەکان بەو ڕادێن کە دۆناڵد ترامپ کەنە سەر ژێرگوشارێکی زۆرەوە کە ئاگر بەس ڕابگەێنێ، یان ئەوەی کە لێرە وا دەردەکەوێ ینی ترامپیزم ئەوەی کە زۆر شانازی پێوە دەکرد ئێستا لە بەردەم سەنگی مەحەکدایە، ئایا دەیباتەوە یا دەیڕوخێنێ ئەو سام و هەیبەتەی دەمێنێ بەسەر جیهانەوە یان نا لەم جەنگەدا لە دەستی دەدا؟ لەسەر ئاستی دەرەوە توانین بڵێن ئەو ڕێز لێگرتنەی تا ڕادێکی زۆر کەم بووەتەوە. ئەگەر سێری هەڵوێستی وڵاتانی ئەوروپی بکەن وڵاتانی ئەندامی ناتۆ بکەن توانین بڵێن تا ڕادێکی زۆر گوێلەگیراو نییە و ئەوەی کە وەکو جۆرێک لە بە مصطلح ئینگلیزیەکە پیان ئەو بوڵیە یانی وەکو جۆرێک کەڵەگایی ئەگەر کەلیمە بجاوبێت لە سەرەتایی ئەم خولەوە ویستی بەم فۆرمایش بکە، بەڵام ئێستا وڵاتانی ئەوروپی تێگەیشتون لەوەی کە دۆخی ئەوانیش بەڵێوە نابستنەوە ئەم جەنگەوە و زان کە زیانی جەنگەکە گەورەترە بێ بۆ ئەوان بووکەی نزیکترن جوگرافیان وینکا و توانای قسەکان مەحدودترە و توانای سەربازیشیان بۆ شێوە نییە کە ئەو ڕیسکە گەورەی پێوە بکەن لە جەنگێکی بەو شێوە جەنگێکی دوورمەودایە. بۆیە لەسەر ئاستی دەرەوە تا ڕادێک ترامپ ئێستا و گۆڵەی کۆرنەر خراوەتە کەنارەوە پشتیوانێکی زۆری نییە، خۆیشی دانی بەما ناوەکڵێ وڵاتانی ئەوروپی بەو شێوە نەبوون کە چاوەڕێمەکردن. لەسەر ئاستی ناوخۆییش بابەتێکی یاسایی هەیە لە ئێستا کە زۆر زەق بووەتەوە لە کۆنگرس لە سەریەوی شەوەیە کە سەرۆک ئەو کاتێک کە ئەو کاتە ئەتوانێت سوپا بەکاربێنێ کە مەترسیەکی سەلمێنراو هەبێ بۆ سەر ئەمنیەتی ئەمریکا و بۆ سەر بەرژەوەندی ئەمریکا. ئەوکو بدایەتی قسەکانش بۆم باس کردی دەستگای ئەمنی نیشتیمانی باسی لەوە کرد کە ئەو مەترسیە نییە لەسەر لە ئێستا. بۆیە بابەت یانی مناقەشەیەکە کە لە ناوی دارەکەی خۆیان
دەستگای هەواڵگەی نیشتیمانی ئەڵێ ئێمە هیچ مەترسیەکی ڕاستەخۆمان لەسەر نەبووە، بەڵام سەرۆکڵی مەترسیمان لەسەر بووە گەرێمە دەمان کردایە لە هەفتە و لە چەند ڕۆژی باشە ئێمە ڕوبەڕووی ئەمە چۆکۆڵی بابەتێکی زۆر قانونی گەورەی دروست کردو ناو کۆنگرێسا دەکانەوە. کاگەردی هەندێک لێرە ینی وا باز دەکەن لە سەرەتاشەوە هەندێک با بڵێن هۆشداری FBI هەبوو کە گوایە دۆستانی ئێران یان هەندێک لەوانەی کە بۆ ئێران کار دەکەن ڕەنگە لە ئەمریکادا بتوانن کاری تێکدەرانە بکەن پۆلی چاوکراوەتر بوو هۆشداری دەدا ئێران توانێت هەیە ئەم کارانە بکە لە ئەمریکا دەنگۆیەک هەبوو لە چەند ڕۆژی ڕابردووە کاکرانکۆ گوایە هێرشەکە سەر ویلایەتی کالیفۆرنیا جا ئەوەی کە ما بوو ئارگومنتەکە ئەوەیە کە لە دەرەوەی ئەمریکاوە هێرشەکە سەر کالیفۆرنیا یاخود لە ناوخۆی ئەمریکایە تیمێک گروپێکەنیانەوە مەترسیە دروستکردن بەڕاستی ئەوە هین نەکرایە ڕاست نەکرایەوە مەترسیانە وەکو جۆرێک لە بوو بە بابەتێکی جۆرێک گاڵتە ئامێزیش کە ئەمە جۆرێک لە سیناریۆیە یانە بە شێوە نەئارەمی بۆ خەڵکی ناو ئەمریکاش دروست بکەن وە پێیان وایە ئێران و کاتێکی بە هیچ شێوەیەک نییە کە بتوانێت مەترسی بۆ سەر ئەمریکا دروستکە و خۆشیان بەرپرسانی ئەمنی و ئیداری ئێرانی شەوان باس کردووەکەوان لە هیچ قۆناغێکدا نانووسووە مەترسی ڕاستەخۆ لە ناو دروستکەن بەڵام لێرە و لەوێ ئەکرێت کە پشتیوانێک لایەنگرێک کەسێک بێت لە دەستگایەکە یەوێک دروستکە بەڵام بەو شێوە نییە کە ئەمریکا وڵاتێکی گەورەیە پەنجا ویلایەتانی لە جوگرافیاوە سەیری وڵات وایە ئەگەر شوێنێکشار لە گۆشەیەکی ئەمریکا کێشێکی دروستکرێت بەو شێوە نییە کە بتوانێت سەرراتی ناوخۆی ئەمریکا تێکدا لە ڕاستی باشە کاگەردی لە کۆتاییدا تۆ خوێندکاری دکتۆرای لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئەوەی لە ئەمریکا تێگەیشتبووی لە ڕووی تیۆریەوە و ئێستاش ئەمریکای سەردەمی دۆناڵد ترامپ جەنگەکە لە کۆتاییەوە نزیکە یان لە ئاگربەستەوە نزیکە یان ئەمریکا تازە تا کۆتایی لەگەڵیدا دەڕوا ئەم نیزامە دەبێت بگۆڕێ و نیزامێک بێ کە دۆستی ئەمریکا بێ و مەترسی بۆ سەر ئیسرائیل نەبێ کاکرانکۆ دابەشبوونێک لە تێگەشتن لەوەی کە کیە بێ بکرێ و ئەو بابەتێک ئێستا و پرسیارێکە بەڕێزی کردێ تێگەشتنێکمان هەیە لۆژیکیانەیە و بەپێی تێگەشتنە لەو دقانە لەو نووسراوانەی کە لە ناوخۆی ئەمریکا بەکارێن چەند ساڵە ئیلتیزامیان هەیە پێوە هەر لە دەستورەوە بیگرێت تاوەکو بەشی زۆری ئەو گران استراتیژی ئەمریکا کە تایە باس لە استراتیژە گەورەکانی ئەمریکاکە لە دەرەوە ئەگەر بەم ئاراستە بیر بکەینەوە ئەم جەنگە بە هەموو پێوەرەکانە بێ بوەسەندرێت ئەوە پشتیوانی ئەم ئاراستە هەیە بەڕاستی هەم لەسەر ئاستی شەقامی ئەمریکی لە ساڵ 80 لە دوایین ڕاپرسیال دژی ئەوەن کە ئەمریکا بچێتە جەنگێکی دوورمەوداوە و ڕۆڵیشیان زۆرە شەقامی ئەمریکی بەڕاستی لە دروستکردنی زەخت و ئەوە کە بتوان قەراری سیاسی بگۆڕن بەڵام لەگەڵ ترامپ پاکێشەیەکە وشەوەیە بۆ کۆڵێن ئینگلیزە لە پردکتەبڵ نییە تۆ ناتوانانی پێشببینی و پێچی دروستەکە لەبەر دوو هۆکار یەک لەبەرەوەی بۆ خۆی کەساتیەکە کە کەساتێکی سیاسی و استراتیژی و تێگەشتێکی قوڵی نییە دوو لەم ئیدارەی دووەمە ئەو کەسانەی کە ئیمکانێتیان هەبوو لە ئیدارەی پێشوو کە تا ڕادەیەک دژی کۆمەڵک بڕیاری داڵند ترامپون لەم ئیدارە و کەسانی نێشت کۆمەڵ خەڵکی داناوە کە بە هەموو شتێکی ترامپ ئامینەکەن بەڕاستی یانی لەگەڵ هەموو دیارێکیان بەبێ ئەوەی کە لە هیچ قۆناغێکە ئێستا جێگرەکەی جێدیڤاس تا ڕادەیەک ناکۆکی لەگەڵم جەنگا هەیە ئەگەر ئاگادار بین هەنار خراوە یانی تا ڕادەیەک زۆر کەم پێچەیە کێشەیەکە بێت چەند بە ینی لە کۆتایی گفتوگۆکان نبووین لەگەڵ هەردیە سپاس بۆ بەڕێز هەردێنوەر توێژەری سیاسی خوێندکاری دکتۆرایە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە ئەمریکاوە لەگەڵمان بووی سپاس دەکەم کاگەردی سپاس بۆ بەشداریکردنت بۆ شیکردنەوەکانت